وەکو لە راپۆرتەکەدا کە بینیمان ئەزمموی کاک بەختیار محەممەد عەبدوڵڵا بوو کە ئەو کەسەی کە توانی بەسەر شەرپەنجەدا زاڵ بێت و سەرکەوتنی بەسەرداهێنا و چاک بووەیەک و هەروەها ئێمە ئەمڕۆ میوانداری کاک بەختیار محەممەد عەبدوڵڵا کە عەقیدی هاتوچۆ هەروەها بەڕێوەبەرایەتی هاتوچۆ چاکبوویەکی شەرپەنجە دەکەین بشەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ میوانە بەخێر بێ کاک بەختیار سوپاس بۆ ئامادەبوونێت هیوای لەشساقی بۆ جەنابتان و کە ئێوە وەکو چاکبوویەکی توشبوون بە شەرپەنجە توانیتان سەرکەوتن بەسەر شەرپەنجەدا بێت ئەمە بێگومان ئەمڕۆ تەوەڕەکەمان دیاری کردو باز لە ئەزمموی خۆتان دەکەن باز لە ئەو چۆنیتی تێپەڕاندنی ئەم نەخۆشی دەکەین واتە بەجەر لە بوارەکەی خۆت باش نییە؟ کاتە سەرتا ئەمێت باز لە ئەزمموی خۆتان کە چۆنیتی تێپەڕاندنی ئەم نەخۆشە و بەگشتی چەند ساڵ بوو ئێوە تووشی ئەم نەخۆشە بوون. سەرەتا بەیتە باش بەیانی باش بۆ سەرجەم بینەرانی بەڕێز و بۆ ئومێدی سەلامەتی و تەندروستی بۆ هەمولایە. ڕاستی ئەمارەکان ئەومان پێ دەڵێ کە ئیمڕۆ نەخۆشی شێرپەنجەیەکێکە لەو نەخۆشیانەی کە بەرۆکی مرۆڤایەتی گرتووەتەوانێ درێنەی ژیانی مرۆڤەکان دەکا لە سەرانسەری دنیادا بەڵام حەقیقەتێک هەیە دەبی بیزانین مەرج نییە کە شێرپەنجە یەکسان بێ بە مەرگ. ڕاستە جۆری شێرپەنجەکان زۆرە بەڵام ئاستی هۆشیاری خەڵک زۆر گرنگ و بایەغدارە ینی لەو ڕووی کە ئێمە کۆمەلگایەکین بە گشتی باوەڕمان بە مەسەلی پشکنین و بە دوواداچوونی تەندروستی خۆمانمان نییە. دواتر ئەمەوە ئاکات کە مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی بە ئاگانین لە باری تەندروستی خۆیان. من یەکێک بووم لەوانەی کە ڕەنگە غرور و لە خۆبایی بوون یەکەم هەبوو بێ کە سیحەتم باشە گوێم نەداوەتێ بەڵام کاتێک چەند جارێک مەسەن لە ڕابردووە چووم سەردانی باقی خوێنی سلێمانی مەکرد خوێنمە بەخشی وەکو ینی خەڵکێکی زۆر هەیەواکە لەوانێ تێگەیشتم کە ئیلتیهابێک هەیە وەکو خۆیان دەیانوت لە خوێنیان لێوەرناگرتم بەڵام جۆم پێ نادا چووکە تەندروستیم زۆر باش بوو ئەمە چەند جارێک لە ڕاستیان دووبارە بۆوانێ نامەیانی زۆر بچمە تەفاسیلەوە دواتر ئەو سەرنجام بەرەو نەخۆشخانەی هیوا ڕۆشتم لەوێ باش پشکنین و زەرعکردنی خوێن دڵنیا بووم لەوەی کە شێرپەنجەی خوێنمێ ئەمە وەکو سەرەتایەک بووی کە قسەکەم ئەوەیە بۆ بینەری بەڕێز کە پێویستە بە ئاگابێ لە تەندروستی خۆی ینی پشکنین یەک ساڵی جارێک دوو جار پێم وایە کارێکی قورزنیەوە زۆر لە کاتمان ناگرێ ئەمە وا ئاکات کە تۆ بە ئاگایی لە تەندروستی خۆت بەڵام دوای ئەو چۆن مامەڵی لەگەڵاکەی ینی من بە حکمی بەرنامەکەی بەڕێستان و ئەو کتێبەی کە دوێنێ خزمەت نەخۆشخانی هیوا باسم لە بەهێزی ئیرادە کردو ینی نەخۆشێکی زۆر مەبینی لە ناو نەخۆشخانەکە چونکە من 6 مانگ هاتو چێوێمە کرد چارەسەری کیمیایی وەرەگرتووە ئێستاش مانگانە پشکنینم هەیە لەوە خەسخانەیە و کۆدمێن پشکنینم وەکو هەر نەخۆشێکی تر نەخۆش هەبوو ئەوەی کە من ئەمبینی یەکسەر تووشی جۆرێک لەدا ڕووخان و ناشکوری و بێزاری و سکاڵاکردن لە خۆی و بەڵێ ینی دنیای لێ هاتەوە یەک بڕوات بێ من چەند حاڵەت دەزانم بەداخەوە ینی گیانیان لە دەزا بەهۆی ئەوەی کە زانست ئەوی سەلماندووە ئەوانی کە لایانی دەرونیاندا ڕوخێ ئیرادیان تێک دەشکێ سوود لە پرۆتۆکۆلی چارەسەرەکان وەرناگرن ئیتر تەبیعەتی نەخۆشیەکە وایە پێویستە وزە و ئیرادەیەکی زۆرت هەبێ گەشتبین بیت و بڕوات بە لوتفی خوا هەبێ دواتر قەناعەتت هەبێ بەو چارەسەرانی کە داێنن پزیشکان پێ و ئیلتیزام بکەیت پرۆتۆکۆلەکە چۆن وەرەگری کەی وەرێگری ئەنی ئەمە زۆر گرنگە یەکێک لەو شتانی کە هەستم پێکرد لەو نەخۆشیە دەوروبەر زۆر کاریگەری هەیە ینی ئەو ژینگەی تیاژی خێزانەکەت کە سوکار هاوڕێکان ئەمانە زۆر گرنگە من بە باش ێزانم و ینی بە بینەری بەڕێز دەڵم ئەگەر خوا نەکردن ڕۆژێ ڕۆژان تووشێ نەخۆشبوویەکوی باش وایە لە سەرەتا وەک کورد دەڵێ مەی و ژیان ینی هەموو دنیا لە خۆت تێگمە گەێنە وا مەکە کە هەموو خەڵک بزانێت ئەزان چی سوودی نییە تۆ ئەو هەموو خەڵکە تێگەێنی گزارشکردنەکان جارێکی تر ینی خەڵکێک دێت ئەزانی من خەڵک هەیە پێی وتوم سەرەتا ئەو نییە دواتر کە زانیان لە دوای چارەسەری کیمیایی کەسی زۆر نزیکۆمان و دێتی گوێ مەرانی خۆ دنیا هەر مردە و پەڕی ئەمریتر تۆ لە چیە ترسیانی ئەمە بە حسابی خۆی لە ڕووی پەرۆشی خۆیەوە قسەی بۆ کردم وایە زانی بەمە ورم بەرزەکەی باش بڕوات بێ خەڵکە بۆ پێی وتم بڕۆنی کاتت ماوە حەز لە چی لە دنیا بیکە کاکە ینی پێتەڵێ کاکە تو ئەمریت ینی تر بڕۆ چیەکەی بیکە ئەمە خراپە ینی خەڵک دەبێ بزان چۆن مامەڵە لەگەڵ نەخۆش دەکات دەبێ بزانی چۆن گوزارش لەوە دەکەیت یان پێویست ناکات تۆ دای بڕوخێنی و تێی بگەینی تۆ
مردنێک ئەمەندەی نەماوت ڕاست ئێمە قەدەری ئینسانەکان خوار مردنە بەڵام شێوازی گزارشکردن تعبیری ئینسانەکان زۆر گرنگە خێزان زۆر گرنگە ینی کە ڕۆڵێکی باش دەبینن من لەگەڵ ئەوەیان گەر هەر خێزانێک تووشی ئەم دۆخە بێت هەرگیز بە جای بەزەوی و سەری نەخۆش مەکەن ینی وا مەکەن نازێکی زیاد لە پێویستی بدەنێ و بەزیێتان پێیا بێتەوە ئەمە وری ئینسانەکان نەڕوخێنێ زۆر خراپە نۆرمەڵ ئیشی لەگەڵ کە کاکۆکر نەخۆشیی تر مامەڵی لەگەڵمان کە ئەبینی زۆر لە دەور و بەربووم لە نازی پایان زۆر بە دەمیەوە ئەچێت و ئەمە نەخۆی و نەخۆشەکە دەکات کە شتێکی نامۆ لەودا هەیە بۆیە وا دەور و بەرمامەڵی لەگەڵدا دەکەن بڵێ ینی ئەم زیێدە ڕەویە لە سۆز و عاتیفەکە کە خەڵک دەریە بڕێ بۆ کەسی نەخۆش ڕەنگە لە ڕووی پەرۆشیەوە بێ بەڵام کارێکی خراپە بەڕاستی بۆیە بێ ئینسانەکان وریان زۆر بەرز بێ ئیرادەت هەبێ ئەمە زۆر فاکتەرێکی گرنگ و بایەغدارە بۆیە پاش تێپەڕبوونی ئەو زەمنە لە چارە سەرەوە نەخۆشی و کە ئێستاش بەردەوام ماگانە پشکنینم هەیە بێگومان ئەم نەخۆشی شتێک نییە داها دەستەواژەیەکڵە پەڕاندی ترە و نەخۆشی نەمانی نادیرن ماو حاڵەتانە دروستە پێگینەوەی و نەخۆشی گر لە ڕاستی ئەمێنێتەوە بێ قەنەعەتیشت پێ بێ من ئێستا هەمە و نەخۆشی خۆ این کاری لێ ناکەم ماگانە پشکنینم هەیە سۆنەرم هەیە لیمفەگرێم هەیە متابعەکەم بزانم چۆنەوەمانە ئەبێ لەگەڵی بژیت ئیتر خۆمە هەیە شەکرێ هەیە هەزە فشاری خوێنی هەیە ئی خۆ ئەمەش جۆرێکە لە نەخۆشی بەڵام طبیعەتی ئەم بێگومان مەترسیدارترە بێ بە حەزەرەوە ئیشی لەگەڵکی بۆیە بیرم لەوە کردەوە ئەم ئەزمونە بۆچی لە لای خۆم قەتیز بمێنێ خەڵکانێکی زۆر بن بەردەوام سەردانی نەخۆشخانی بێگوان کاک باختیار ئێمە سەر باسی کتێبەکەت بەڵام من ئەمەوێت هەر لەسەر ئەزموونی خۆتا بمێنینەوە بزانم چەند ساڵ بۆمە مایتەوە لە نەخۆشخانە لە هەمان کاتا وەکو خۆمان دێڵین تاو بە تاواتی نەخۆشەکەی تێپەڕان مودەی چەند ساڵ مایتەوە لە هەمان کاتا زوو بە نەخۆشیەکەت زانی یاخود درەنگ کە پێوزانی تووشی ئەم گرفتە بووی بەڵێ منۆکو ئاماژەم پێکرد سەرەتا لە پرۆسەی بەخشینی خوێنەوەم پێزانی تا دوایەمینیان لە ڕاستیە ئەگەر زۆر دقیق بم لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو لەو کاتی جارێکی تر بەشداریم کرد لە پرۆسەیەکی خوێن بەخشین لێ دووبارە لە بانقی خوێن پیانوتم خوێن لێوە ناگەین بۆ بورێتەوە التیابی خوێنت هەیەوەمانە ئەنی ئەمە چیرۆکەکە ئاو و پەیوەندیم کرد بە برایەکەم کە پزیشکە وتم حاڵەتیەوە ئەنی هەستم کرد تووشی سترێس بێک سەوتی بەپەلە ئێستاوەرە بۆ لاوانە گەرچی من سەحەتم زۆر بووە ینی هێشتا قەنەعەتم ناکرد بەرحاڵ ئەمە وای کرد کە پەیتا کە ئیتر تێگەیشتم من بەڵێ نەخۆشیەکەم هەیە و پێویستە چۆن لەگەڵ یا بژیم من بەش بە حاڵی خۆم ینی ڕەنگە ئەزمموی ئینسانەکان ئەم نەخۆشیە واکە هەچ کەس چیرۆکێکی هەیە لەگەڵ بۆ دروستە بێ لەگەڵەوە نەخۆشیە من لە ڕاستی دیا نیهاییەن بڕیارم دانێ لە ناخی خۆما بە کەس ناڵێ ئەنی فترەیەکی زۆر بە هیچ کەسم نەوە یان تەنانەت هاوسەرەکەشم ماڵ و منداڵ هاوڕێ دایرە کەس ئەستەم نەبوو بۆ تۆ تەنها لە ناخی خۆتە بێڵ من وا پێی مرتاح بووم ئەزانچی ناخۆشە تۆ لە ترۆپکی تەندروستی باش و جم و جۆڵ لە ناو خەڵکا و کارێکی وەزیفی و ینی لە ناو کۆمەلگایەکژی لە پڕ قەتیز بمێنی بڵێن ئەمە نەخۆشە ئەمە پەکی خەڵک بەزی پیان بێتەوە حەزم لەونەوە بەڕاستی بۆیە وەکو جاران ئیش مەکە ڕۆژانە چوون بۆ دەوام بەرنامەم هەیە لە تەلڤیزیۆن بەرنامەمە کرد مامۆستا بووم لە کۆلێژی پۆلیس ئەچوم هەفتانە وانش مەودوانێ چارەسەر وەرتەکرد نەخێر بەس مانگانە فەحسمە کرد ینی ئەمزانی و نەخۆشیێم هەیە و لە نەخۆشخانە هیوا بە شێوەیەکی ڕسمی کۆدم هەبوو ئەیتر تا ماوەیەکی زۆری پێش و دواتر هاوسەر و کوشتێکی تر ینی خێزانەکە تۆ کەسی نزیکترین کەسە بێ هەندێک شتێ ناشارڕێتەوە لە بینە و دوو کەسانی چکۆمە هاوبەشی ژیانن لە قۆناغێکا پێم وتم بەس مەشڵەژێ ئەوماکە شتێکی ئاوایە بەڵام تکام لێ کردووە جەختم لێ کردوتم نابێت یەک مناڵ بزانێ ینی نیاییەن نازانی هەتا گەیشتمە قۆناغی وەرگرتنی چارەسەری کیمیاوی ئەیتر ئەو کاتێ دوامین پشکنین کە بۆم کرا بەڕێز کاک دکتۆردانە کە لە نەخۆشخانەی هیوای تر وتی ستۆپ ئیتر کاتی هاتووە ئیتر تۆ چارەسەری کیمیایی وەربگری اینجا لە فەرمانگەکەم چوومە لای بەڕێوەبەر وە مۆڵەتم وەرگرتم کاکە ئەنی ئەگەدار بیتر من ناتوانم بێم بۆدەوە ئەنی بە قەنەعەتی من ئەم ڕێگەیە ڕاستە بۆ هەر نەخۆشێکی تر خەڵکێک ینی ئەمە واکات ئەگەر تۆ دەوروبەرەکەت زوو تێبگەێنی و ورێت بڕوخێنی نەکیشەکەت بۆ چارەسەرەکەن نەسوود لەو پرۆتۆکۆل لە چارەسەریش وەرەگری کە ڕێک لە 100 پەیوەستی هەیە بە باری دەرونیەوە بێگومان کە هەر کەسێک تووشی گرفتێکی نەخۆشیە بێت هەستی ئەگۆڕێ بۆم لە هەر گرفتێک بێت یەکەم جار بە تایبەت ئەگەر بیبستێت نەخۆشی شێرپەنجە بێت بە هەر جۆرێکەوە بە یاخود نەخۆشیێکی تری ترێشخان بێت یا هەشتێک بێت سەرتا کە تۆ زانی و تووشی نەخۆشی شێرپەنجە بوویت هەستت چۆن بوو لەو کاتە
ئینسان واقعی بێ بەڕاستی هەستێکی ناخۆشە هەواڵێکی ناخۆشە چونکە ئەها ئێمە بە شێوەیەکی گشتی وا لە شێرپەنجە تێگەیشتوین کە نەخۆشیەکە دەرەنجامەکەی مردنە زەلیلبوونی سەر جێگەیە ئەو چارەسەرێکی کیمیاوی ڕوخسارت تێگەدا موت هەڵەوەرێ ینی یەکسەر هەموو کەسێک ئەم باگراون یەکسەر ئەو وێنایەت بۆ دروستە بێ لە بەردەمتا لە ڕاستیدا ناخۆشە بتێونێت ئێمە هەمومان ئینسانین وە مەسەلی ترس ینی کارێکی نۆرمەڵە لە جەستەی هەموو ئینسانێک لە ئەندێش و خیاڵی هەموو کەسێکە بەڵام دەبێت لە سنوورێکی دیاری کراوێت چکە بەڕاستی ترس دێوەزمەیەکە ئینسانەکان تێکەشکێنێ نابێت ینی ئەو کۆنتترۆلە دەست خۆت بدەیت و ئیتر خۆ تەسلیمی و قادرە بکەیت بڵێ ئیتر من تەواو ئەمە بە شێوەیەکی گشتی ینی لە ڕووی دەرونیەوانێ لە ڕووی سایکۆلۆژیەتی ئینسانەکانوانێ باش وایە ئەو مامەڵەیە بەو شوازە بەرەو پیری ئەو نەخۆشیە بچن بە نۆرمال وەریگرێکاگانی ئیتر خۆ کۆتایی دنیا نیە حتا ئەو کاتی بزانە دوای دکتۆرەکان چیت پێڵێن و بڕۆ لەگەڵی بێگومان منوەستی پرسیارەکەمەوە بۆ خۆی هەستێکی ناخۆشە بەڵام بەشێک هەیە بمنە لە ژوورێکە خۆی گۆشەگیرەکات زۆر بم ئەگری ئیتر تاو ئەڵێ من ناژیم هیچ کارێک ناکەم لە بەروی من تاوا بم دەست ئەم بە جۆرێک بیلەوەکەمەوە بەرەو مردن ئەڕۆم بۆ ئەمە بیرکردنەوەیکی زۆر خراپە ینی من پامێک ئاراستی بینەری بە ڕێزەکەم و ئەگەر هەر کەسێک ئەزانی ئامارەکان پێمان دەڵێ مانگانە خەڵک تووشە بێ ینی ئەو ژمارە زیاکانیەوە دەبێ خەڵک بە نۆرمال وەریگریەکە لە ڕۆژ لە ڕۆژان پیوترا ئێکاکە خۆم ڕۆژ لە ڕۆژان ساغ بووم من کەسێک بووم لە ڕاستیا ئاهای هەندێک شتە ئەسبابە مەسەلەی ئەلکۆحۆل مەسەلەی جگەرە مەسەلەی من ئەمانەشم لە بۆ ڕاستی ینی چۆن توژبوومی تەوە قەدەری خوای گەورەیە مەقسەم مەبەستم لە قسەکەم وایە هەموو کەسێک معەڕەزە تووشی ئەو حاڵەتە بێ بەڵام من قسەکەم بۆ ئەو جۆرە توشبوانەیە ینی ئەو بە ڕێزانی کە جنابت ئاماژەی پێکەی خۆی گۆشەگیرەکە لە ژوورێک ئیتر ئەگری نازام چی لێ جارێ بابزانی ئەوەی کە تۆیکەی هیچ دادت نادا و هیچ مشکلەکەت حل ناکە لەم سەرەوەی چاک ئەمە تێبگەی زەر لە خۆتی ئازێتی دڵی خۆتەی دووهەمین شت ئەمی کە تۆ ئەیکەی بڕۆ پرسیار بکە لە دنیا لە بخوێنەرەوانێ سێرچکە لە گوگڵ لە پزیشکان پرسە هیچ سوودێکی هەیە بۆ تۆ بێگومان هیچ سوودێک بە تۆ ناگەێنێ بۆیە ئەم ترسە ئەم فۆبیا زۆرە سەرنجام دوای یەکە گرێتەوە لەگەڵ چارەسەرەکی میاوەکان یان ئەمە بۆ چوونێکی شخصی نییە ئەمە پزیشکە بەڕێزەکان دوێنێ بەڕێز دکتۆریات و دکتۆر دانا کە پسپۆڕن و لە نەخۆشخانی هیوان جەختیان لەم پرسە کردوانێ من لە ڕاستیدا لە ناو تاران دکتۆر ڕۆستەمی کێکێکە لە دەکرێت بڵام عەبقاریەکانی دنیا لە بواری شێرپەنجە هەمان قسەی پێوتم وتی کاکە ترس بەرامبەر بە چارەسەری نەخۆشخانەکانی شێرپەنجەیە و چارەسەرەکانی کیمیاویە هەتا تۆ فۆبیا و ترس و دڵڕاوکێ و ورەت بڕوخێ دڵنیا بە سوود لە چارەسەرەکان وەرناگەری وتی ئەمە یعنی گومانی تێدانیم زانستێ ئەم ڕاستیە بۆیە ینی قسەکەم لەسەر قسەی بەڕێسە ئەم ترسە و ئەم جۆرە مامەڵەی خراپە پێویست ناکە کاکە گەشت بین بە خی کەورچەنی بۆ نووسیتە من هەر ئەوەندەی ئیتر خۆوەڵی بۆ نییە من پرسیارێکەکەم ینی ئێمە ڕۆژانە من کەسێک لەبواری هاتوشویا کارەکەم ئەنی ئەچمە سەر ڕووداوێک گەنجێکە بینم لە سەرەتای لە تافەی گەنجی و جوانی و تەندروستیکی باشایە ئێدە لە ڕووداوێکی هاتوشەی دەرناچێک گیان نەدەسەدا خۆمە شێرپەنجە نییە کەواتە مادام مردن قەدەری ئینسانەکانە پێویست بۆ ناکە ینی خۆمومان کات و ئان و سات کەسێ ئینکاری لەو بکە مادام وایە پێویست بوو ترسە ناکە کاکە حاڵەتێکە بۆ تاتۆڕووی تێکردووی شکرانی لەسەر بە و ئیلتیزام کە بۆ دەرمانانەی کە بۆ داڕێ و بڕۆ لەگەڵی تر کاک بەختیار ئەوەی زۆر سەرنجیمنی ڕاکێشە لە ئەزمموی توە ئەو ورە بەرزی و ئیرادە بەهێزەی تۆ باشە منە پرسم چی وا لە کاک بەختیاری کردووە یاخود چی هۆکار بووە ڕۆڵەکەی چۆن بووە کە بەم جۆرە ورە و بەرزە یاخود ئیرادە و بەرزە ئیرادە و بەهێزە بەرامبەر بەم نەخۆشی وڵی ڕەنگە یەک فەزلی خی گەورە بێ دوو ئەزمموی ژیانی ئینسانیانی بە تێپەڕبوونی زەمن لە ژیانیا ئەو دۆخانی کە بە سەریریە ئەمانە ئەزمموونێکن کەڵەکە بن لە لای سەرنجام تۆ تێگەی لە حەقیقەتی ژیان حقیقەتی ژیان بریتە لە خاڵێک دەست پێکە لە خاڵێک کۆتاییە لەم نێوەندەدا ئێمە لەسەر شانۆگەری تەختی شانۆی ژیانین ئیتر ڕۆڵێک دەبینێ هەش کەس ڕۆڵێک دەبینێ لە حیاتی خۆیان ڕۆڵەکە چۆن بێ کەسایەتێکی باش وێنا دەکەی بۆ خۆت و دەوروبەرەکەت یان کەسایەتێکی خراپ بە هەر جۆرێک تو ئەم ژیانە گوزەر بکەی و تێپەڕێنی لە ئەلفەوە بۆیە سەرنجام لە کۆتایی دێت باشە مەدەم کەوایە پێویست ناکە ینی خەڵک پێ بڵێن تووشی نەخۆشیەک بووی تر دنیای لێ بێتەوە یەک وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد ورێ ڕۆخێنە ئەمە زۆر خراپە بۆیە
بە تێپەڕبوونی زەمن وە تێگەیشتن لە حەقیقەتی ژیان وا لە ئینسانەکە تێبگات کە پێویست ناکە ئینسان هێندە باوەش بە دنیا بکاوە ینی تۆ هەرچێکیش بکەیت سەرمایەداربی زۆر متەمەکین بی تەندروستی زۆر باش حەزەکەی ملیاردەربی لە کام نەخۆشخانەی چاکە لە دنیا سەردانی بکە پشکنین کە ئەی سەرنجام ینی ئایا کەس لە مرۆڤایەتیە کەس ئەگاتە خاڵی نەمری ئەنێ من پرسیارە جۆهەریەکەیە لەو ڕۆژەی دنیا دروست بووە تا کۆدایی دێ ڕۆژێ لە ڕۆژان ێ باشە ینی کەس ئەتوانێت بگاتەوە خاڵە هەرگیز ناگە هەمومان تەمەنێکی دیاریکرامانەیە ئیتر پێویست بوو دڵە ناوی بەڕاستی هاوکێشەکە زۆر ئاسانە ژیان وایە ینی ماوەیەک تایژی کاکە لەو نێوەندەدا تەندروستی زۆر باش بێ هەر کۆتایی دێت نەخۆشیش بی هەر کۆتایی دێت لەبەرەوە بە نۆرمالی وەریگرە ژیان بە ئاسانی وەربگرە بڕوا بکە ژیان زۆر بۆتە ئاسانە بێت بە قورسی ژوەری بگری بێگومان وایە من هەمیشە قسەی نووسەرێکم لە یادا ئەڵێ ئەگەر تۆ دەنکە گەنمێک بچێنی لە زەویەکە بیچێنی بەردێکی گەوری بخیتە سەر ئەو دەنکە گەنمە لە ژێر زەویە چەکەراکە بەڵام کاتێکە بیوێ بێتە دەروانێ بەردێکی گەورە لە سەرەتی ناتوانێت بێتە دەروانێ سەرنجام دوای ڕزیێت و لە خاکە سەوز نابێ شین نابێ سەوز نابێ و ناچێتە ژیانەوانێ مرۆڤەکانیش بە قەناعەتی من وایە ئەگەر تو ئەم بەردە گەورەیە کە بریتیە لە خەم و خەفەت و مەراق و دنیا بە کۆڵەوە بگری هەموو هیواکان دەکوژێ لەبەرەوە ژیان بە ئاسانی وەربگرە بە ئاسانی دێتە دەست کاتە ئەمە باسی ئەو کتێبەمان بۆ بکەی و لە راپۆرتەکە تا بینیمان کتێبی هێزی ئیرادە کە توانیوتە ئەم ئیرادە بەهێزەی خۆت ئەم قەنەعەتە بەهێزەی خۆت تەنها قڵەمەکە بەکار بهێنی و بینوسیتەوە بۆیە ئەوانەی کە توشببووی شێرپەنجەم بتوانن ئەوانیش تو وەکو نمونەیەک وەربگرن ئەوانیش بتوانن کە ئەو بە بیری خواندا بن ئەوانیش دەتوانن زاڵ بن بەسەر نەخۆشیەکاندا کاتە باسی کتێبی هێزی ئیرادە ئەو چالێکی هێزی ئیرادە بریتیە لە ئەزمموری ئینسانێکم کۆر ئینسانێکی تر توشببوویەکم و کار توژبوویەکی تر بەم ئەزمونە تێپەڕێەوە بەم ئەزمونە کە تێپەڕم سپاس بۆ خواتباری تەندروستیم باشە دواتر بیرم لێ کردەوە ئەم ئەزمموی کە بەهۆی ئەو نەخۆشیە لە لام کاڵەکە بووە بۆچی قەتیز بمێنێ لە لای خۆم بۆیە بیرم لەوە کردوانێ لە ڕێی ئەم کتێبەوە سەرجەم ئەو بەسەرهاتانی کە بەسەرم هاتووە ئەو دۆخانی بەسەر بتێپەڕی دام ڕشتوە لە کتێبێکە ناوم ناهێزی ئیرادە ئەم بێگومانە تەنها لە دنیا ئەم بیرۆکێ یان هیچ وانەکەم کە هەر لە لای من بوویان من یەکەم کەسم نەخێ لە دنیا بڕۆ بگڕە لە کتێبخانەکانی دنیا زۆر خەڵک هەیە بەو نەخۆشیێتە پڕۆ دوایی بە کتێبێک هاتۆتە دەرەوانی یان کتێبێکی داوە بە خەڵک من قسەکەم ئەوەیە لە ڕێ ئەو کتێبە دەمەوێت وزەیەکی و ئەنێرژیەکی ئەرێنی ببەخشم بە دەوروبەرەکەم بە کەسانی تر بەوانی کە گریمانەی توشبوونی و نەخۆشیان هەیە یان ئەو نەخۆشیاتوتە نێو ژیانیانەوە قسەی ئێمەمانان کە نەخۆش بووین و چاک بووینێتەوە زیاتر کاریگەریە لە قسەی کەسێک کە تەندروستی باشیان پزیشێکیش کاتێکە نەخۆشێک بزانێ تۆ پێی بڵی کاکە مەزمونی کەسێکە وەکو خۆت نەخۆش بوو هەمان مەرحەلەکات ئیسا وەزئی چۆن باشۆمانە ینی ئەمە من دڵنیام ورەیەک وە ئیرادێکی بەهێزتری پێدا دەمێت لە ڕێ ئەو کتێبەوە پامێک ئاراستی هەر بەڕێزێ بکەم کە توژبوویەکی ئەو نەخۆشی یان گریمانی هاتنی ئەو نەخۆشە بۆ نێو ژیانی کە وزەیەکی ئەرێنی پێ ببەخشم و تێبگات کە ئەکرێت کارێکی مەحاڵ نیە ئەکرێت لەو نەخۆشیە دەرباز ببی مەحاڵ نییە بەڵام ڕێکاری خۆی هەیە جۆرێک گونجاندنێکی هەیە چۆن بیگونجێنی لەگەڵ ژیانی ڕۆژانەی خۆتا دڵنیام دەکرێت بەو سەفەرە تاڵ و پڕ بە ئازارە کە چەندێک نەخۆشیەکە بە ئازارە بەڵێ چارەسەرەکەیشی ئەوەندە بە ئازارە چکە طبیعەتی چارەسەری کیمیایی وایە ڕوخسار ئینسان تێگا مووی هەڵەوەڕێنێ بەڵێ بە تەحملی چار نییە بەڵام دواتر وردە دەکرێت بەرەو کەناری ئارام بڕۆی بەرەو چاکبوونەوە بڕۆی و دۆخت بگەڕێتەوە دۆخی جاران خۆمە شتێکی مەحاڵ یعنی ئەبێت لەوە تێبگاتکەم سەفەرێکە ئەیکات و خۆ ئاماژە پێ کرد بەڵام لە کۆتاییتە ئەگەڕێتەوە باری پێشی خۆی خۆ دۆخی پێشی خۆی کە زاڵە بەسەر بێگومانی من لە ڕێی میدیاکانەوە هەر لە ڕێی ئێنارتی بەڕێزەوانێ من هەر لەم چەند ڕۆژی ڕابردوو راپۆرتێکی ئاوم بینی خاتونێک بوو پێم وابوو لە شاری هەولێر ئەویش بە هەمان شێوە تووشێ و نەخۆشیە بوو دوایی ڕەنگ و ڕوخسارێکی زۆر قەشەنگ بوو ڕێک و پێک و شایستەیە بوو لە ژیانی خۆیان بوو لە ناو ماڵ و منداڵی خۆیان بوو ژیانی ینی مەبەستم لەوەیە کە سەدەها نمونەشەیە بەداخەوانی کە تووشێ و نەخۆشیە بن هەمیشە نمونە ناخۆشەکانی هێن لە بەرچاویان مردن هێنە بەرچانە ها فڵان کەس نەمرد بۆ نەخۆشیە ئەیفی سارکەس ها بینیت ڕوخساری فڵان کەس شیدیا ینی هەمیشە لایەنە پۆزیتیفەکە هێنێتە بەرچاو کە مەکارێکی زۆر خراپە ئێکاکە تۆ بەشە ڕۆشندارەکەیشی ببینە بەشە گەشەکەیشی ببینە خەڵکێکیشەیە چاک بۆتەوانێت خەڵکێکیشەیە باشە بێ و تەمینشی لەگەڵا دڕۆ ساڵانێکی زۆریش لەگەڵی دەڕوا لەبەرەوە بڕوانە بۆ بەشە ڕووناکەکە
لێگەڕێ بەشە تاریکەکە لێگەڕێمە بۆ قەدەری خی گەورەیەوە ئیتر سروشتی ژیانی شوک ئاماژم پێکرد بە هەر سوۆکارێک بێت و هەر کۆتایی ئینسانەکان هەر بردنە بەڵام تۆ بڕوانە بۆ لایەنەگەشەکەی دڵنیام کە سوودمەند دەبێ ئەو بیرکردنەوەی. ببان لەم گفتوگویانەماندا قسێکی دکتۆر ئەنوشەخەم بیرکەوتەوە کە دەڵێت تویتر سەبار هەر بۆ سەفەری خۆمان کە باسمان کرد شێرپەنجە پاسپۆرتی مردن نیە ئەو کەسە تووشێ بێت بە تەواوەتی نابێت ئەوە دابنێت لە خاڵی خۆی یاخۆ لە مێشکی خۆی دەک ئەم بەرەو مردن ئەڕوات بەڵکو ئەمەلی چاکبوونەوە هەیە نمونەی جوانمان هەیە کە چاکبوونەتەوە لێساشدا بوونە زانستی پزیشکی توین بڵین پێشکەوتنی بەخۆی و بینیوە ئەتوانن ئەوان وەکو هەر توشبێکی تر ئەوانیش بتوان ڕزگاریان بێت وەک کەسێکی تر کازە ئەمێت دواوتە لێوەڕگرم دواوتەم بە هیوای سەلامەتی بۆ هەموو بینەرێکی بەڕێزەوە هەر کەسێک بینەری یا بینەری ئەم بەرنامەی خت بەگشتی لەم دنیادا بێ بە ئاگا بێت لە تەندروستی خۆی بە ئاگا بێت لەوەی کە هیچ نەبێت جاربەجار پشکنی لێ بکات ینی کەمێکیش بۆ ژیان بۆ تەندروستی خۆشت کات تەرخان کە لە حیاتا دووەمین شت متمانەت هەبێ بەو پرۆتۆکۆلە چارەسەریانی کە وەری دەگریت ورد بەرز بێت ئەمە بە کۆی گشتی ئەم دۆخانە واکات کە تۆ بەرەو کەناری ئارام بڕۆی وەکو ئاماژەم پێکرد مەسلەی دەوروبەر زۆر گرنگە کا لە خێزانەکان دەکەم لەو کەسانی کە کەسێک لەنەو خێزانەکان تووشێ و نەخۆشیە بێ مامەڵەیەکی زیاد لە پێویستی لەگەڵا مەکەن بە بەزەیەوە سەیری مەکەن منوەکو پێم وت ینی خەڵکە بۆ زۆر دۆستم بۆ پێی وتم کاکە بڕۆ ئەوەندەی ماوتە لە ژیان تا بڕواکە زۆر بەجێدیشی بوو وتی بڕۆ حەز لە چێ بیکە کاکە ینی تۆ یختم کاکە جا خۆگەر بژمرەمی تر خۆ تازە من لە حاچمەوە سێری ژیانم نەکردو لە بەرەوە مەبەستم لە جۆری دەربڕینەکانە لە خێزان دەوروبەر زۆر کاریگەری کاکە بە نۆرمال مامەلێک لەگەڵا بکە بە بەزەیەوە سەیری مەکە دایمە ڕوخێنە نمونەی جوانی بۆ بێنەرە بڵێ فلان کەس شاد بوو ئەها کاکەی شڵا خوا گەورەیە تۆ ئومێدت هەبێت چارەسەرەکان هەیە دەردێکی بێ دەرمانیە بەو چەشنەکە خەڵک باسیەکە لەبەرەوە ئومێد دەکەم کە بەو شێوەیە بیرکردنەوەی بکردەوە پامێکیشم هەیە بەڕاستی بۆ لایەنە پەیوەندیدارەکان بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی وەزارەتی تەندروستی کەرتی تایبەت ینی کەسانی خێرۆمان کە سەپۆرتێکی زیاتری نەخۆشخانەکانی شێرپەنجە بکەن چکە سروشتی و نەخۆشخانە وایە تێچووی چارەسەرەکان دەرمانەکانی ئێجگار گرانە ینی کاتێک کە ئەم دۆخانە دروستە بێ گرفتی گەورە بۆ نەخۆش دروستەکە بۆیە پێویستە بەڕاستی بە هەمومان سەپۆرتی ئەم جۆرە نەخۆشخانانە بکەین. سپاس کاک بەختیار بۆ ئامادەبوون سپاس بۆخوا کە تۆش سەلامەتی هەروەها هیوای چاکبوونەوە بۆ گشت توشبوانی شێرپەنجە دەخوازیین بێکمان لە گفتوگویانەمان من سەفەرێکی بچووکم بە زەهنم کرد کە نەکتوێن ها لە نەخۆشی بەڵکو دەکرێت لە هەر گرفتێکی تر کە کەسێک یێتە سەر ڕێگای ژیانی بێگومان چارەسەرێکی بێگومان ئەبێ ئەمەلی هەبێت قەناعەتی بەهێز بێت و ئیرادەشی بەهێز بێت لەگەڵتان بەردەوامین بەڵام دوای وچانێک.